جەژنی ڕۆژووی ئێزی ئێزدیەکان ساڵانە لە مانگی 12 دوای 3 ڕۆژ بە ڕۆژوو بوون ڕۆژی چوارەم دەیکەن بە جەژن. پێشووتر ئێزدیەکان لە جێژنی ڕۆژووی ئێزی چەندین ڕێوڕسمی ئاینی تایبەت بەو جێژنیان لە مەزار و شوێنە ئاینیەکانیان بەڕێوە دەبرد. بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بەهۆی کارەساتی شنگال کە دەیان هاوڵاتی ئێزدی بەدەستی تیرۆریستانی داعش شەهید کران و هەزاران کچ و ژنی ئێزدیش تا ئێستا بێسەر و شوێنن و بەشێکی زۆری ئێزدیەکان ئاوارن و نەگەڕاونەتەوە سەر زێری خۆیان. هەر بۆیە ئێزدیەکان لەو جێژنەشیان هیچ ڕێوڕسمێکیان نەجێڕا. بڕاستی وەک ئێزدی ئینسانێکی دڵبریندارە چەنگ و کار سەبسەرێ شنگاریات و سەروێ ڕاژی سەروێ نەخۆشی ڕاژی ئینشاڵڵا ئێزدیاتی هەردەبینێت و دور عرف و عادەتێت ماژی ڕێوڕسمێت ماژی ئەم میوێش خودێت کەین و خوددانێ وێ عیدێت کەین ئەم وێ عیدێ هەموو خەڵکی خۆ پیرۆزیت کەین ئینشاڵڵا بتە عیدەکە خێرێ. 3 ساڵ و 4 مانگ تێدەپەڕێ تا ئێستا 2800 کچ و ژنی ڕفێنراوی ئێزدی بێسەر شوێنن. ئێزدیایەت و کەفتینە بووینە دی لە دەستێ داعشیدا ئەس وێ عیدێ بەری هەمووان پیرۆزیت کەم و شنول کەچ و ژنێن دەستێ داعشیدا بخێر و خۆشی بەگەڕنەوە تا نزیکی 2800 دایمایی. ئێزدی یعنی هەتا بێ سەعاتێ ملەتێکی خەمگینە ملەتێکی دڵشکەستیە یعنی تشتێک نەش شەرافێ گرانترە و گەلک بۆ ماجێ زەحمەتەیە. ئێزدیەکان دەڵێن بەهۆی داخستنی ڕێگایەکانی نێوان شنگال و دوهۆک بوونەتە دوو بەش بەشێکیان لە کەمپەکان ماونەتەوە و بەشێکیش گەڕاونەتەوە ناوچەکانیان تەنانەت لە خۆشی و ناخۆشیەکانیشیان ناتوانن یەکتر ببینن. ڕێکە شنگال ڕێکە باشیک و بازان ئەفە فترەکە درێژە بڕاستی گرتنجی دلێ ئێزیدیایە سار بووی گەلک تشتێکی نەخۆشە و دلێمەی مای کەس هاری مەناکەتا و ئێزیدیدمە دەستیوانە ژێ کەفتی دەرکەفتی هەندێک لێ دەرماین هەندێک لێ دەرماین یعنی حتا مریەت مەوێت تێن ئەم نقای نەلگەل مریە خۆ بچین بەشێرین شنگار ئانیە شنگاژی هەر نەفس الحالە بۆ vێرەقی. ئەگەرچی ئێزدیەکان ناوچەکانیان ئازاد کراوتەوە بەڵام تا ئێستا زیاد لە 250,000 هاوڵاتی ئێزدی لە کەمپەکان ژیان بەسەر دەبن و نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان. ئێزدیەکان دەڵێن ئەو کارەساتەی بەسەر ئێمەدا هات برینەکەی ئەوەندە قۆڵا ئەگەر سەدەیەکی بەسەردا تێپەڕێت هەر لە دڵ و دەرونی نەوەکانماندا دەمێنێت. ئەوان دەڵێن ئەستە مەجارێکی تر جێژنە و بۆنە و یادەکانیان چێژ و خۆشی جارانیان پێ ببەخشێت. گەیلان بۆتانی کوردسات نیوز شێخان.